ئەو بەهەشتەی ئاگرێک بۆ دۆزەخی گۆڕی. ئەمە چیرۆکی ئەو ئاگرەیە کە زیاتر لە 2 هەفتەیە ویلایەتی کالیفۆرنیای گرتووەتەوە و بە گەورەترین ڕووداوی کارساتباری ویلایەتەکە دادەنرێت. ڕۆژی 8 ئەم مانگە ئاگرێک دارستانەکانی شارۆچکەی پارادایسی سەر بە ویلایەتی کالیفۆرنیای گرتەوە و بەو هۆیەوە تا ئێستا 61,000 هێکتار زەوی سوتاوە. بە پێی وتەی بەرپرسانی ناوچەکە تا ئێستا لە 75 ئاگرەکە کۆنتڕۆڵ کراوە. هەروەها لە ڕۆژی چوارشەمەوە بارانێکی بەخۆر کالیفۆرنیای گرتووەتەوە. بەو هۆیەشەوە فەرماندەی پۆلیسی بوتی لە کالیفۆرنیا هۆشداری لە دروستبوونی لافاوێکی گەورە لە ناوچەکە دەدات. بەمەش مەترسی لەسەر گیانی ئەو هەزاران ئاوارە دروست دەبێت کە لە خێمە و ئۆتۆمبیلەکانیان ژیان بەسەر دەبن. ئەمە بەدەر لەوەی کە پرۆسەی گەڕان و پشکنینی بە شوێن بێسەر و شوێناندا سەخت کردووە. کۆری هۆنیا فەرماندەی پۆلیسی ناوچەی بوتی سەر بە ویلایەتی کالیفۆرنیا بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند ژمارەی ئەو کەسانی بەهۆی ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی ویلایەتی کالیفۆرنیای باشووری ڕۆژئاوای ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا گیانیان لەدەستداوە. بۆ 83 کەس بەرز بۆتەوە و زیاتر لە 600 هاوڵاتیش بێسەر و شوێنن. فەرماندەی پۆلیسی ناوچەی بۆتی وتیشی ئاگرەکە زیانی بە 12,000 باڵەخانە گەیاندووە و 13,500 ماڵیش وێران بووە و شارۆچکەی پارادایس بە تەواوی سوتاوە. هەروەها 624,000 کیلۆمەتری شوارگۆشە لە زنجیرە چیا و گردۆڵکەکانی سپێرا نیڤادا سوتاوە. کۆری هۆنیا لە درێژەی قسەکانیدا ئاماژەی بەوە کرد بەهۆی خێرایی با کە لە هەندێک ناوچە گەشتۆتە 72 کیلۆمەتر لە سەعاتێکدا تا ئێستا نەتوانراوە کۆنتڕۆڵی ئاگرەکە بکرێت و کارەبا و هێڵی تەلەفۆن لە زۆر ناوچە پچڕاوە و تا ئێستا تیمەکانی ئاگرکوژێنەوە چەندین ڕێگەیان بۆ کۆنتڕۆڵکردنی تەواوەتی ئاگرەکە داوە بەڵام سەرکەوتوو نەبوون. حەڤەی ئەم مانگە لە میانی سەردانێکیدا بۆ شارۆچکەی پارادایس دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ڕایگەیاند کەس بڕوای نەدەکرد بەهەشتی کالیفۆرنیا بەم شێوەیە بسووتێت. ترامپ ڕخنەی توندی ئاراستی پاسەوانی دارستانەکانی کالیفۆرنیا کردو بە کەمتەر خەم ناوی بردن و وتیشی بەرپرسیارەتی بەشێکی زۆری ڕووداوەکە ئەکەوێتە ئەستۆی پاسەوانی دارستانەکانی ناوچەکە. تا ئێستا چەندین ڕووداوی حەزین و سەرنجڕاکێش تۆمار کراوە. لەو چوارشێوەیەشدا گرتەی ڤیدۆیی خێزانێک کە لە پێناو دەربازبوونی بەناو دارستانە گەرگرتوەکانی کالیفۆرنیا تێدەپەڕێت بە شێوەیەکی بەرچاو تۆڕە کۆمەڵایەتەکانی تەنیوە کە سەرنجام بە سەلامەتی ڕزگاریان دەبێت. ویلایەتی کالیفۆرنیا سێیەم گەورەترین ویلایەتی ئەمریکایە و ناوەندی ئەم ویلایەتە شاری ساکرامێنتۆیە و نزیکەی 38 ملیۆن کەسی لێدەژێت. شارۆچکەی پارادایس کە دەکەوێتە ناو ویلایەتی کالیفۆرنیا بە بەهەشتی ئەمریکا ناسراوە و زۆرینەی ئەکتەر و کەسایەتیە دیارەکانی ئەو وڵاتە شوێنی حەوانەوەیان لەو ناوچەیە بوو. لە ئێستاشدا زۆرینەی ئەو ماڵانە سوتاون و ژمارەی دانیشتوانەکەی بەر لە ڕووداوی ئاگرکەوتنەوەکە 26,000 کەس بووە. ئەم ئاگرەی کالیفۆرنیا بە گەورەترین ڕووداوی ئەو ویلایەتە دادەنرێت کە لە ساڵی 1933ەوە زۆرترین قوربانی لێکەوتوێتەوە.